عبدوڵای کوڕی مەسعود ڕزای خوای لێ بێ سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تعالی تەماشای دڵی بەندەکانی کرد بینی دڵی محەممەد صلی الله عليه وسلم لە دڵی هەر هەمووی چاکترە بۆیە خوای تعالی هەڵی بژارد بۆ خۆی و کۆتا پەیامی خۆی بۆ مرۆڤایەتی خستە سەرشانی ئەو. پاشان تەماشای دڵی بەندەکانی کرد پاش دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای کرد باشترین دڵ لە پاش دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی ئەو کۆمەڵە ئەسحابەیە کە هەڵیانی بژارد بۆ هاوڕێتیکردنی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوای تعالی ئەوانی کرد بە هاوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کردنی بە وەزیر و هاوکاری ئەو پێغەمبەرە مەزنە. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ خەیر القڕون قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. باشترین چرخ باشترین کۆمەڵە خەڵکان ئەوانن کە لەگەڵ منە ئەژێن زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێن، پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێن. ئیمامی نەوەوی ئەفەرمێ اتفق العلماء على أن خير القرون قرنه. علماء كانوا زانایان اتفاقیان لەسەر ئەوە کردووە کۆدەنگن لەسەر ئەوەی باشترین چرخی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و مەبەستیش پێی ئەصحابەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەبێ بزانین ئیسلام ماڵێکە، دەرگای ئەو ماڵە ئەصحابەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ڕزگاربوون نییە ئیلا لەو دەرگایەوە نەبێ. هەر کەسێ ئەگەر ئەیەوێ لە ئیسلام تێک بگا و ڕزگار ببێ بێ لە دەرگای سەحابەوە بچێتە ژوورەوە. هە لەبەر ئەوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنی قورئانە بە جوانترین وەصفی ئەصحابەکانی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. بۆ نمونە لە سورەتی تەوبە ئاەتی 100 خوای تعالی ئەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم. ئەوانەی کە پێشڕەویان کرد لە ئیسلام بوونا و لە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆچبەران و لە پشتیوانان، یعنی ئەوانەی لەگەڵ پێغەمبەر بوون و کۆچیان کرد لە مەکەوە بۆ مەدینە و لەوانەشی لە ئیمانیان هێنا و شوێنی پێغەمبەر کەوتن لە خەڵکی مەدینە و بوون بە پشتیوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەوانەشی کە شوێنی ئەوان کەوتن بە چاکە هەتا ڕۆژی قیامەت، ئەوەی کە شوێنی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی ئەکەوێ بە چاکە هەتا ڕۆژی قیامەت، ئەوانە خوای تعالی لیان ڕازی بوو و ئەوانیش لە خوا ڕازی بوون و خوای تعالی بەهەشتانێکی بۆ ئامادە کردوون کە ڕووبارەکان یان ڕووباری جۆرا و جۆر بەژێریە ڕێئەکا و بە هەتایی تایە ئەمێننەوە بەڕاستی ئەوە بردنەوەی گەورەیە. هەروەها خوای تعالی لە سورەتی فتح ئاەتی 18 ئەفەرمێ لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا. بەڕاستی خوا ڕازی بوو لەو کۆمەڵە ئەصحابەی لەگەڵ پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم کە 1400 سەحابەی پێغەمبەر بوون. خوای تعالی ئەوانەی بەیعەتیان بە پێغەمبەردا کاتێک کە کافرەکانی مەکە بڕیاریاندا نەیەڵن، هاوبەش بڕیاردەرەکانی مەکە بڕیاریاندا نەیەڵن مسلمانان بڕۆن بۆ عومرە یا بچنە ناو مەکەوە، لە پاڵدارێکا لەوێ هەمویان بەیعەت و پەیمانی مەرگیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم. 1400 کەس بوون، یەک نەفەریان بەیعەتی نەدا، هەر هەمویان بەیعەتیاندا. جا خوای تعالی ئەفەرمێ لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة. يعني خوای تعالی لەوانە ڕازی بوو. بۆیە ئێمە کاتێ باس سەحابە ئەکرێ هەر سەحابەیەک ناو ئەبرێ ئەڵێن رضي الله عنه، خوای لێ ڕازی بێ، چونکە خوا ئەفەرمێ من لیان ڕازی بووم. فعلم ما في قلوبهم،
خوای تعالی ئەزانێت چیا لە ناو دڵیانە يعني خوای تعالی و نەبێ آخر کەسانێک ئەڵێن سەحابە لە دوای پێغەمبەر هەڵگەڕانەتەوە جا خوای تعالی ئەفەرمێ خوای تعالی ئەزانێت چی لە ناو دڵیانە هەیە ئەو ئەصحابانە بۆیە خوای تعالی سەکینەتی خۆی رحمة وبركتي خوي بسر أنا دابزان فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا وخوي تعالى باداشتي دانوا بفتحك بسر كوتنيكي زور نزيك صلح كرا لويا لصال قرانا ومسلمانا نروشنا مكو صالي دواء وصالي حوتم عمر كان كد وصالي هشتم خوي تعالى سر كوتني قوري بو مسلمانا بدي هنا